لێ بێم کاتتان باش لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی مەڵقەیەش لەگەڵمان بن. هاوڵاتیانی گوندی هەرورا لە دەڤەری ئامێدی بۆ پاراستن و هەڵگرتنی خۆراک پشت بە ڕێگاکانی کۆن دەبەستن. ئافرەتێک کارگێکی شیرنەمەنی دادەنێت و لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەشی دابین دەکات. خاوەن پێداویستێکی تایبەت چایخانێکی فولکلۆری دەکاتەوە و چایخانەکەی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان. زۆرن و ئافرەتانەی کە توانیویانە بۆ دەستکەوتنی بژێوی ژیانیان شان بەشانی پیاوان کار بکەن و بوێرانە لە کۆمەڵگادا دەربکەون. هەندێکیان دەبنە فەرمانبەر و هەندێکیشیان کاری ئازاد دەکەن. ئافرەتێک لە ڕانیە کارگێکی بچووکی شیرنەمەنی کردوتەوە و بۆ بۆنەوە ئاهەنگەکان چەندین جۆر شیرینی ئامادە دەکات و لەگەڵ ئەوەشدا توانیوێتی بژێوێکی بچووک بۆ خۆی و خێزانەکەشی دابین بکات. دۆست و برادەرانەوە داوای کێکی عیدی میلاد و شتیان دەکرد و داوای شیرینیان دەکرد. پێیان خۆش بوو، هەوڵمدا وردە وردە دەست پێ بکەم لە ماڵەوە، دەستم پێکرد شیرینوشتم دروست کرد. دوایش لەگەڵ باوکو و براکەم دەستمان کرد بە دانانی دوکانێک کە شیرینەکەی پێشکەش بە خەڵک بکەین و شۆنەکەی گەورەتر بکەینەوە. زۆر شتی گەورەم لە مێشکدایە و ئیشەڵا بە تەمام هەم شوێنەکەی گەورەترکەینەوە هەم دیزاینەکەی بگۆڕین هەم ڕۆژ بە ڕۆژیش مۆدێل و دیزایانی شیرینەکان تازەتر و لەگەڵ ڕۆژ بڕۆینە پێش هەم لە تام و بۆنەکەیدا هەم لە دیزاینەکەیدا پێمان خۆشە خەڵک ڕازی بێ و ڕای خەڵکیش ڕاکێشین بۆ خۆمان. ئەمە زیاتر شیرینی ئێرانی دروست دەکەین تایبەت شیرینی ئێرانیە لە بەشی وشکەکاندا شیرینی زەبانمان هەیە ڕۆڵەت کشمشیمان هەیە و نانبرنجیمان هەیە خوشکیمان هەیە ئەڵمانیمان هەیە و زۆر مۆدێلی دیکەشمان هەیە جیاوازتر و لە تەڕ و بە کرێمەکانیشدا ڕۆڵێتمان هەیە تیتابمان هەیە شیرینی تەڕمان هەیە بە دیزایانی جیاواز ترافێلمان هەیە کاپکێکمان هەیە. هەستێکی تایبەتم پێی هەبوو بەشینی دروستکردن بەڕاستی عشقم پێ دەکرد بۆیە ئەو ڕگەیام هەڵبژارد و پێشم خۆش بوو ئیشی شیرینی بەردەوامی بڕۆمە پێش و باوکم تقریبا ماوەی 30 ساڵە وەستای شیرنەمەنیە و هەر لەویڕا لە بیدایەتەوە لە منداڵەوە کە هەر زۆر جار دەسوین ئیشمان لەگەڵ دەکرد وردە وردە کە بە تەمەندا چووم و تەمەنم چۆ سەرێ هەستێکی تایبەتم پێ بوو پێم خۆش بوو ڕێی باوکمی دامە بدەم و بە ڕێی باوکمدا بڕۆم بۆیە ئەو ڕێم هەڵبژارد و مەمنونیم بەڕاستی چونکە ئەو شتەی دڵی مندانوان کە من ئەو ڕێی بڕۆمە پێش. ئەو زۆر باش دەبینم کە ژن وەک پیاوێک هەوڵ دەدا ئیش بکە و پشت بە خۆی ببەستێ و دەگەڵ پێ بە پێ پیاو بڕوا چونکە زمانێکە بوو ژن و پیاو جیاواز بوو ژن ئیشی ماڵەوە بوو پیاو ئیشی دەرەوە بەس ئێستا پیاویش دەتوانێت دەگەڵ ژنان ئیشی دەرەوە بکەنەوە پێکەوە هاوکاری یەکتر بن. ماوەی ئەو 2 ساڵیدا کە دەستم بە ئیشکردن کردووە هیچ شتێک ڕێگرم نەبووە بە خۆشحاڵیەوە دەڵێم هیچ شتێک ئەوەی نەبووە کە ڕێگرم بێ و هەر ئیشەکەشم بە بەردەوامی دەست پێ کردەوە ڕۆیشتومە و باوکم پشتیوانم بۆ و
و دایکم و زۆر کەس هاوندەرم بوونە. هەر ئافرەتێک لە خۆی ڕادەبینێ لە هەر شتێکدا لە هەر بوارێکدا خۆی بەکەم نەزانێ و خۆی بەکەم نەبینێ بێتە دەرەوە خۆ نیشاندا و ئیشی خۆی پیشانی خەڵک بدا بۆی کە خەڵک بزانن ئەویش ئەو شتەی دەتوانایدا هەیە بەسەر پیاو نینە کە بتوانن هەندێک ئیش بکەن ژنیش دەتوانایدا هەیە ئەگەر بیهەوێ ژنیش دەتوانێت هەموو ئیشێک بکە. هیوادارم هەر ئافرەتێک کە ترسی وی لە دڵدایە ئەو ترسەی لابات و دەست بە ئیش بکە وەک پیاوێک شان بەشانی پیاوێک پشت بەخۆی ببەستێت. ئەگەرچی تەکنۆلۆژیا لە ئێستادا تەواو خزمەتگوزاریەکانی بۆ مرۆڤ ئاسانتر کردووە، بەڵام لەگەڵەوەشدا هەندێک کەس بۆ هەڵگرتنی خۆراک پشت بە شێواز و ڕێگەی کۆن دەبەستن. خێزانێک لە گوندی هەرورایی سەر بە دەڤەری ئامێدی لە ماڵەکەی خۆیاندا شێوازێکی کۆنی هەڵگرتنی میوەکان بەکاردهێنن. ئەوان هەنارەکان بە ژوورەکەیانەوە هەڵدەواسن بە کاریتەی ژوورەکان کە پێی دەگوترێت تلۆڤە. با درێژایی وەرزی زستان لەوێ دایدەنن، دواتر لەگەڵ میوەکانی زستاندا بەکاری دەهێنن. دەگوترێت کە شێوازی هەڵگرتنی میوەکان وەکو تلۆڤە شێوازێکە لە کۆنەوە لە باب و باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە. از رمضان پیرمی سروری ما گندمه مشهور هنارا خاطر سالت بره بگوی خونی همه بینه یه صبه فلان ایدی کس قوی تلوفا شنا کرد بس بره پتری جیانا خالتی سا تلوفا نت ارزین خالتی تلوفا زحف شد دیرن زیبزی تلوفا زیبزی نارزن چیت خود دیرن هوایی با یه عادی چیت ترزن شد هوایی خود بگوی کسی واسه نینه کو یعنی پلاویسن جهلاویسن نینه بگوی قوی عالم چه نکرد خانیه صبی نمیرد خدا دل نهلت مثلا بزمار الله خانیه بده خانیه باید دیرن تلاویستن خالتی دانه هدیه هوا باید عردی گرم خند جبهندت رزن بس یه تلوفا نارزن زیبزی تلاویستی نه با گرمه سرما خود دیرن احتمال حتی هیوا دو سه هنده جد لنا بجه حتی نوروز جندت مینن خودم شتر عالم بر خود دو تلوفا چه کتالاب و خالتی چتر مثلا عالم خور تاتن عرضات تاتن سردانا عالم دارن نبر مهوانت خود و شرمیجه نکن بجه هیوا دو سه وی وقتی خالتی دارن نبر مهوانت خود مسید هست یا ترش آتش و شیرین و یا مست بجینه رادی شو افرسه که مایت هست خودی چطور عالم برانی لرادی شو اوار نه ترش نه یا شیرین چطور برانی لوان ویکو رغبت عالم همه خطی هست یا رادی شو اش با شربت ایجک و چطور رغبت بو خانه ایجک خوشتر ایجک خود این درست پروشه هنده جدنا خلطی همه هاسا اما تلوفت شکی سروچیه یعنی کشخه جان از یا راستی بو خان یا بو هلاویستن گلکی جانه مثلا اوه هنارکو بیبه اوه دو داری بودن دی بودن و دی هلکنه مثلا اوه هنارا بیبه او دی هلکنه یه او دی هستو چیکن دی ویدیو گلکو چیکن و دی هر و دی ویر داره که دریش هر هنارا بیبه دی ویر رو دی بند و هستو دی بیبه کن ویدیو حسی ده حسی 20 دی بیبه که حتی ویدیو خدا چه قیاس وید و هستو کتب شی پلاویسی گفت به خلاص بود دست ایکدی که وجا تلوفه ده واسه چیکی یکی و دو و ده حتی 20 ده چیکی و ده بی کتاکی بید ده بی ده بخواه لاویسی قیمت کس زیبزی نکرد مثلا کیلو بگوده بیشن 500 و 750 اگه بره خالتیت برنه دو که بره سالت 600 داد 70 داد برنه دو که برنه زو خود فروتن بخواد داب دخل و دان اینجا برای جان آمان سرهنده بود بە
بەکارهێنەرانی ئینتەرنێت ترسێکی گەورەیان لە هاکردنی ئەکاونت و ئیمەیلەکانیان هەیە بە ئەندازەیەک کە بازاڕی گەرمی جیهانی ئێستا بازاڕی تەکنۆلۆژیای دژەهاکە و کۆمپانیا جیهانیەکانیش هەوڵی دروستکردنی سیستمێکی نوێی دژەهاک دەدەن لە ئاستی تاکە کەسیشدا هەندێک کە سەرقاڵی و کاران بە جۆرێک کە لە مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان گەنجێک سیستمێکی دژەهاکی دروست کردووە کە هاک ناکرێت و هاکیش نایبڕێت. ئەستەکانت توانیومە بەگشتی لە ڕشتەکانی وەرشی وەکو کۆنفۆ کیکبۆکس لە ئێرانێ مەقامی قارەمانی بێنمەوە ببمە تیمی میلی ئێرانێ و توانیومە لە بواری مۆسیقاییدا چەند ئامێری مۆسیقی بە باشی بژەن و توانیومە لە بەشی شێعر و ئەدەبیاتدا چەندین کۆمەڵە شێعر وەک بەرهەمێک بەرهەم بێنم و بەڵام بە شێوەی ئاکادەمیک لە بواری کامپیوتێرەوە زیاتر حەولمدا و توانیومە لە بەشی زانکۆی تاران مەدرەکی فەوقی لیسانس وەربگرم و ئێستاکانش خەریکی وەرگرتنی دکتۆرای افتخاریمە. لە بواری کامپیوتێردا من توانیومە تەنیا سیستەم ئامری غێری قابلی هەکی دنیای بۆ ئۆلیمپیاد لە ساڵی 1970دا سەبت بکەم. توانیومە زیاتر لە 35 مەقالەی نێونەتەوەی بە سەبت بگەێنم و کتێبێکم هەیە کە نووسراوی خۆمە و یەک کتێبی دیکەشە لە بواری وێپاکینگدایە کە وەرم جێراوەتەوە بە زمانی کوردی و ئینشەڵا بتوانین بە زووی چاپی بکەین. توانیومە پلەی باشترین لێکۆڵێنەری ئێرانێ لە بواری کامپیوتێرەوە بەدەست بێنم و ئێستاش خەریکی کۆنفرانسێکی تازەمە لە ئاڵمانیا کە ئینشەڵا ئەگەر بکرێت دوو مانگی دیکە بەشدار بین لەو کۆنفرانسەکە یەکێک لە گرنگترین کۆنفرانسای علمی کامپیوتێرە لە دنیادا. تا ئێستا توانیومە زیاتر لە 7 دانە بڕوانامە لە زانکۆی شەریفی ئێرانێ لە زانکۆی شەید بێشتی و لە کۆمپانیەکانی گەورەی دنیا وەکو مایکرۆسافت، سیسکۆ، میکرۆتیک بڕوانامە بەدەست بێنم و توانیومە ئەو ڕێگای بە سەرکەوتوی درێژە پێ بدەم. ئێمە سێ دەستە هەکێرمان هەیە. هەکێرەکان بە ڕەنگی کڵاوەکانیانەوە دەناسین. هەکێرە کڵاوڕەشەکانمان هەیە کە کاریان فقط تەخریبە، خراپکردنە، کاری خراپە، دزیە و لە بێنبرنی اطلاعاتە. هەکێرمان هەیە کڵاو خاکستەری پێ دەڵێن. ئەو هەکێرانە جارجارە کاری باش دەکەن و جارجارش کاری خراپ دەکەن و هەکێرمانێ کڵاوەکانی پێدان هەکێری کڵاوسپی کە کاریان فقط پاراستنی اطلاعات و پاراستنی خەڵک لە ئەنواعی ویروس و لە ئەنواعی هەکێرەکانە. ئێستاکانی هەر کەسەی ئەگەر بەڕاستی لەو علمەی هەک کە باسمان کرد شارەزا بێت دەتوانێت لە ماڵە خۆی ئەسلحەکەی لەپتابێک بێ و تەواوی دنیای پێ کۆنتترۆل بکە و ئێمەش دەبێ ئێستا لەو دنیاە کە بەڕاستی سنوورەکەی هەڵگیرا بە وەسیلەی ئینتەرنێت دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێ و بۆ هەرێمی شخصی خۆمان سنوورایەکی دابنین کە دوژمن نەتوانێت ڕەخنە بکاتە سەر ئەو شتانە و بتوانێت کاریگەرێکی زیاتری هەبێت و بتوانێت ئەو شتانەمان لێ تەخریب بکات کە بۆمە ئەرزشن. خاوەن پێداویستیە تایبەتەکان کەسانێکی دانەبراوی کۆمەڵگەن و بەشێکن لەو کەسانەی کەشان بەشانی کەسانی ئاسایی سەرڕای ئازاری جستەییان بەڵام بەردەوامن لە گەیشتن بە هیواکانیان. لە شاری هەولێر لە بازاڕی کوران خاوەن پێداویستێکی تایبەت لەگەڵەوەی یەکێک لە قاچەکانی لەدەستاوە بەڵام چایخانێکی فولکلۆری کردوتەوە کە بۆ تەجێگەی سەرنجی هاوڵاتیان و ڕۆژانە هاوڵاتیان ڕووی تێدەکەن و لەگەڵ ئەوەدا هانی دەدەن بۆی کە لە گەیشتن بە هیواکانیشی بەردەوام بێت. ئەمن ناوم بێستون ئیبراهیم عەزیز ناسراوم بە سوورەتایەتی لە بازاڕی کوران. ئەمن بخۆم ناوم بێستونە بێستون ئیبراهیم عەزیز بەس کەس نازانین ئەمن ناوم بێستونە. هەمووی هەروە دەزانین ئەم ناوم سووریا هەمووی خەرک ئێستا لەو سەری کوران تا ئەو سەری کوران برێ بێستون کەس نادناسی ئەگەر کەوتە سوورەتایەتی هەم دەمناسن. تقریبا 28 سال
27 سال ئەم لێرە کاسبی دەکەم وەختێک مەسەلەن ئەلێرە ڕستم دەفرۆشت شفتی گوندۆرەم دەفرۆشت دوایە بە مدەشی مەسەلەن پاش پێش ساڵش تێپەڕ و کاسبی ما کرد ڕۆژێکی مەسەلەن جەماعەتی لێژنە ئەو شتان هاتن تەماشایان کرد چایخانەکەتان زۆر خایەنەوە زۆر ئەویان تەماشایمان کرد ئیشەکانمان ئیشەشی خایەن بەیانەوە سەرکەوتووە دوای جەنابی معافس کاک نەوزەهات هاتی ئێرە بەخۆی بەعسیری کرا بڕسمەکەش لێ درایە دوای لۆیان کردنە کەرەبان ئەویان لادا ئەویان لوداناین هەموو بە شتێکی جوان بە سیستەمەشی جوان لۆمەیان کرد ئێستاش ئیشەشی دەکەین مەسا هەموو خەرک لەو سەری هەتا تقریبان هەتا هەفتەم هەشتم کۆران ئەمە لە بازار کوران چایەمان دەڕوا بخۆم بێک لاقی ئەشیا دێنمە خوارێ بار دەکەم دادەنیم هەموویش هەم ئیشەکان مەسەلەن بخۆم دەکەم هیچ کەسش مەسەن یارمەتیم نادا بەس سێ ڕۆژەکەی سێ ڕۆژ سبێنان سێ ڕۆژ دانیوانانە ئەو سێ ڕۆژەکەی لەگەرما مەسەن ئێستا هەندێک جارێت تعجیم پێ دەبینم کابراایش کەم ئەندام دەبینم لەمار دانیشتە کەتیە کەتێکەتی ئیشەی بکە بڕۆکە دە باش ئەمش کەم ئەندام نیمە ئەمش لاقمەیە ئێستا شخصەیە ئەلێرە لاقی نییە ئەمە لەسەرەوە چۆکم دیتم ئەم ئیشێ دەکەم دەگەڕێم دەڕۆم سارە داژم ئیش دەکەم کاسی دەکەم ماروم داری خۆم بەسەر بەرزی بەڕێوە دەبم بە جوانی هەم کارەکان مەسەلەن بخۆم دەکەم پێشترێک عایلە لەسەر ئەو چایخانەی بوو بەس بەخۆم و مارێت داکەم لەگە بابم دوایش تقریبان 7 سال دەبیژنیمینەیە ئێستا دوو عایلە لەسەر ئەو چایخانەیە بخۆم بە خێزانم سێم داری شمەیە کتێبی گینیس پڕە لە شتی سیر و سەمەرە و شکانی پێوەرە ئاساییەکان بەڵام هێشتا دەستی نەگەیشتۆتە و دارچنارەی کە لە دۆڵی مەلەکانی سەر بە شارۆچکەی خەلیفان بەپێی ئەو گێڕانەوەی کە پیاوە بە تەمەنەکانی ناوچەکە دەیەکەن ئەو دارە وەکو گوندەکانی دۆڵی مەلەکان لە سەردەمی بەعس و شەڕەکاندا بۆردمان و سووتان و ڕوبەڕووی زۆر کارەساتی دیکە بۆتەوە بەڵام هێشتا خۆڕاگرە و بە پێ وەستاوە و بۆتە شوێنێکیش بۆ کۆکردنەوەی پیاوە تەمەنەکانی ئەوێ و شوێنێک بۆ ژوانی عاشقانیش. بەنسبەت ئەو دارێک کەی بنەوە دارچنارە ئەوە مێژوەکی زۆر قەدیمی هەیەوە لەو دارەی ئەمەش لە باو باپیرێ خۆ کە جوێن لێ بووە تەمەنی تقریبی لەو 400 ساڵی تر ڕۆیە لە باپیرە گەورەی ئەمە نی هادیتە باوم هادێ باپیرمی هادیتە لەوانە باپیرە گەورە شەری هادیتە ئەوە بەس پێشایی هە نەبوو دیارە ئەو دارە کلۆر نەبووە تۆکە ئینگلیزاتی عێراقی لە ساری 1970 هاتیە نەوع سیلاحیان لێ تاقیب کرد ئیوە کلۆر نەبووە دوای ئەو سیلاحی ناوەکەی بۆش بووە کلۆر بووە ئەوە شتێدا نەبوو برێن ئەو بۆشایی ئەو دیوی ئەو بۆشای لەوە ئاخیرانەی تێبووە ئەوە ناوەکەی مەتر 2 مەتر بە مەترەوە زۆر ئەوەی بۆ ناوەکەی زۆر بۆشە قەدەکەی 13 مەترە تقریبا سوورایی بەرێەوە دیارە جێ هاوینە هەوارە جێ چفێنکە و هەڕێرە وەختی گەرمایە دێ لێرە ئیسراحەتەکە و مەقسەد جەماعات و شتیوەی لێکرا وەختی خۆ ئەوە جێ هەندێ بە زۆری یانی گەنجستێن خۆ لەو ئاوی فێنکەکەنەوە جێکی زۆر خۆشە هاوینە هەوارە.
ئەو دارە چنارەی ئەبینی ئەوە ڕەمزێکی ئەو گوندەیە ئەوە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانی ئەو گوندەی لەبن ئەو دارە چنارەی خۆشی و نەخۆشیەکانی ئەو گوندا بەبەر ڕاگواستن کەتێ بەبەر ئەنفال کەتێ بەبەر چیمە باران کەتیا لانکەی هەموو شۆڕەشەکان بە ئەو گوندا لە دوو ئەوەی برێم ئێرە ناسەوکانی و ئاوا جەیەکی هاوینە هەوارە جێی زەمەعات و جێی زمعە و جێی تازی و هەموو شتێکە هەر شتێکی لەو گوندەی هەبی خۆشی و نەخۆشی لەبن ئەو دارەیە ئەو دارە یادگاریەکی باو باپیرێ مێلۆمە مایتۆ هەتا ئاخری نەوەکانیمە. بە هەموو توانایکی خۆ پارێزگاری لێ ئەەکەین لە باو باپیرێمە پارێزگاری لێکرا هەتا ئێمەش مانیا ئەمەش پارێزگاری لێکەن لە دوای ئێمەش نەوەکانی ئێمە زەبارە پێن خۆشە ئەو دارە هەندێک شتی لۆ بکرێت ئەو بۆ شاتی مۆشاتی پڕ بکرێتەوە ئەو کلومنانە لێ بگیرێن دارەکە عمری نوە بیتەوە. لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.